ئەبێ سەرەتا سوپاسێکی زۆر بێپایانی خەڵکی پارێزگای سلێمانی و دەوروبەری و هەموو کوردستان بکەین بۆ پابەندیان، بۆ خۆپارێزیان، بۆ خۆڕاگریان، بۆی کە پابەندی ڕێنمایە تەندروستی و کارژێڕی و ئارامیەکان بوون. و بێ سوپاسی هەموو ئەو خۆشەویستانە بکەین کە لەم پرۆسەیە بەشدارمان بوون، چ حکومەتی یەرێم، چ حکومەتی خۆجێیی بە هەموو دام و دەستگاکان، چکەرتی تایبەت، چ ڕێکخراوەکان و میدیاش. و ئەمڕۆژ جێی پێزانینە کە بەڕێز کاک شێخ لاور هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هاتوونەتە پارێزگا و بۆ قایمقامێتیش بۆ دەربڕینی سوپاسی خۆیان، پشتیوانی خۆیان. ئەمە پەیامێکە کە ئێمە بە یەک ئیرادە، بە یەک هیممەت لە یەک سەنگەرە کارەکەین بۆی باشتر بتوانین خزمەتی هاوڵاتیەکانی خۆمان بکەین و بتوانین زووتر تەجاوزی ئەو بارودۆخانە بکەین کە کۆرۆنا هێناوەتی بەسەر دنیاە و زەمینەیەکی لەبار بێ بۆ ئەوی بتوانین بەرنامە و پلانێک دانین ئایندەی سیاسی و ئابووری و کارژێڕی و دارایی لە وڵاتەیە باشتر ڕێخینەوە. بۆیە سوپاسی ئەم خۆشەویستانەکەین و پێشوازی لە هاتنیانەکەین و تەمەنا ئەکەین کە هەمومان بەو ئیرادەی هەمانە بتوانین ئیدارەیەکی باشی خزمەتگوزار بۆ خەڵک بنیاد بدەین. ئێمە تاوکو ئێستا قۆناغە سەختەکەمان تێنەپەڕانوە بە هیوای ئەوەی کە هەموو لایەکمان هاوکار بین وەکو یەک تیم و داواش لە خەڵکی بە شەرەفی شاری سلێمانی و سەرجەم خەڵکی کوردستانەکەین کە هاوکارمان بن بۆ ئەوەی بەیەکەوە ئەم قۆناغە سەختە تێپەڕێن کە ئێستا خۆتانەزان ئەم نەخۆشیە بۆتە هەڕەشەیەکی گەورە لەسەر هەموو دنیا و لەسەر کۆی مرۆڤایەتی. بە ئومێدی ئەوەی کە هاوڵاتیان هاوکارمان بن و لە ماڵەکانی خۆیانە بمێنەوە و پابەندی ڕێوشوێنە خۆپارێزی و تەندروستیەکان بن تا بەیەکەوە ئەم قۆناغە سەختە تێپەڕێنی. ڕێنمایی دەست پێشخەرەکانی لە سلێمانیەوە گەیشتە حکوومەتی هەرێمی بەتامی بۆ هەڵگەری کوردستان. هەموو چاوەکان لەسەر پارێزگای سلێمانیە کە توانیان پێکەوە یەک تیر جوانترین نمونە پێشکەشکن بە پشتیوانی خەڵک. ئەمڕۆ یەکێتی و لاوە شێخزوندی چ پەیامێکی بۆ ئیدارەی سلێمانی بۆ تەواوی لایەنە پەیوەندیدارەکان بۆ خەڵکیش بەپابەندبوونیان و ئێوە چۆن هاوکاریشیانەکەن بۆ سەرخستنی کارەکان. زۆر سوپاس بۆ جەنابی پارێزگار و جەنابی قایمقام. دیارە هەر ئەوە وای کرد کە ئەمڕۆ من بێم بۆ بینای پارێزگار لێرە بێم دەستخۆشی لە جەنابی پارێزگار و جەنابی قایمقام و هەموو ئەو تیمانەی کە شەونخونیەکی زۆریان کردووە لەم 3-4 هەفتەی ڕابردوو. بەڕاستی نمونەیەکی جوانیان پێشکەش کردووە. ئەو هەموو ڕەنگە جیاوازە لە حیزبە جیاوازەکان بەیەکە وەکو یەک تیم ئیشان کردووە، سیاسەتیان وەلاوە ناوە و خزمەتکردنی هاوڵاتیان و خەڵکی شاری سلێمانیان لە ئەولاتی ئیشەکانی خۆیانە. من دەستخۆشیان لە یەکەم بەڕاستی ئێمە ئەم نەخۆشیەکی کوشندەیە وەکو هەردووکیان باسییان کرد ئەو بەڕێزانە چەندین وڵاتی زلهێزی هێناوەتە لەرزین و داڕمان ئەوەی کە من دەیبینم بەڕاستی شەونخونی ئەم هەواڵانە و هەر لێرەوە دەمەیە زۆر سپاسی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەم بە تایبەتی شاری سلێمانی کە پابەندی ڕێنمایەکانن کە حکوومەتی هەرێمی کوردستان دەری کردووە. باشترین چارەسەر بۆ ئەم نەخۆشیە خۆپاراستنە و مانەوەی لە ماڵەکانتان. ئەزانم ئەمە قورسە ماوەی 3 هەفتە زیاترە و لەوانەیە ئەمە درێژە بکێشێ بۆ هەفتەیەکی تر دە ڕۆژێکی تر، بەڵام هاوڵاتیان دڵنیاکەینەوە کە باشترین چارەسەر بۆ پاراستنی خۆیان و ماڵ و مناڵ و کەسوکاریان و دەرودراوسیان ئەو ئیشەیە کە کراوە کەرنتینەکردنی خۆیانە لە ماڵەکانیان. و هەرم ڕۆباسی ئەوشمان کە بەڕاستی جێی دەستخۆشیە کە ئەوان لە کوچە و کۆڵانەکان هەندێک فرۆژگا یاخود دوکان و بازار کراوەتەوە بۆی هاوڵاتیان بتوان پێداویستەی ڕۆژانەیان دابینکەن. ئێمە هەر بەیانی وەکو یەکێتی بەتەمای لەگەڵ ژووری بازرگانی و هەندێک شوێنی تر کۆبینەوە بۆی دڵنیابین لەوەی کە خواردن و پێداویستی تەواو بۆ ئەگەر خوا نەخواستە ئەم هینە دوور و درێژ بۆ فەتەیەکی دوور و درێژ بخایەنە خواردن و پێداویستی تەواو لە کۆگاکاندا هەیە. و دووبارە من دەستخۆشی لەو برادران دەکەم بەو هەموو هەماهەنگی کە بێکەوە کردویان و نمونەیەکی جوانیان لە هەموو هەرێمی کوردستان پێشکەش کردووە. بەدڵنیاییەوە من ئەمڕۆ ینی پشتیوانیەکی نیشتیمانی کوردستانم لە هەموو ئەم کەمەکورتیانەی ئەگەر هەبێ ئەگەر حکومەتی هەرێم سەختێکی زۆر لەسەرە بەڕاستی ئێمە ئەزانین لەوانەیە هەندێک شت نەتوانێت بکە هەر شتێک بێ ئێمە بکرێمە لە خزمەتیان داین. و من پشتیوانیەکی نیشتیمانی کوردستانم دووپات کردوتەوە و بەڕاستی ئێمە حزبایەتیمان بەلاوە ناوەکو یەکێتی دەمانەوێت ئەم فترەیە خزمەتی میلەتەکەمان بە بێ جیاوازی ڕەنگ و کەلتور و دین و هەموو شتێ بکەین لەو ناوچەیە. ئێمە لە خزمەتی
ئیدارەی سلێمانین بۆی هەر پێداویستێکیان هەبی هەر کەم و کورتێک لە هەر شوێنێکە بێ حکومەت نەیتوانی پڕیکاتەوە ئێمە لە خزمەتداین بۆی پڕیکەینەوە زۆر سپاس دووبارە دەستان خۆش بێ.